لە کۆڵینەوەیەکی ورد و دادگاییکردنێکی زۆر ورد و زۆر یاسایی دادگای تاوانەکانی سلێمانی بڕیاری کۆتایی خۆیدا ئەویش بریتی بوو لە بڕیارێکی زۆر یاسایی و زۆر گونجاو کە ناوەڕۆکەکەی لە سێدارەدانی تاوانبار بوو. بێگومان ئەم بڕیارە ئێمە وەکو بریکارانی داواکارانی مافی کەسی بە بڕیارێکی زۆر یاسایی و گونجاوی دەزانین چونکە پاڵپشت بە بەڵگە یاساییەکان و بە بنەما یاساییەکان ئەم بڕیارە دەرچووە. هەموو ئەو کەسانەی کە لە سەرەتای ئەم کەیسە لەگەڵ ئێمەیە هیلاک بوون و خەفەتان بە ئێمەوە خوارد، هەموو جەماوەری بە شەرەفی کوردستان یەک بە یەکی ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان فرمێسکیان بۆ سێوەخان ڕژانووە زۆر سوپاسانەکەین، زۆر مەمنونتانین. ئێمە ئەمڕۆ فرمێسکی خۆشیە لە چاوەکانمانە دێ. ئێمە سێ ساڵە بەم تاڵا و ژەهرەمارەوە ئەژەین. زۆر سوپاس بۆ دادگای بەڕێز کە ئەمڕۆ سزای لە سێدارەدانی بۆ ئەم بکوژە دەرکردووە، بکوژی ماڵ و مناڵ و بکوژی خێزانەکەی خۆی.